وقتی عبد الكريم قاسم ببە رئيس الوزراء لەبێ عقل و علمیەتی خۆیان کە نەیانتوانی ئیدارەی مەملەکەت بیکەن دەستیان کردە ئەوە وا ئەزانن کە ئەنەو غەدر و ظلم و تعەدا بەوە ئەبنە حکوومەت بەو غەدر و ظلم و تعەدا ملت مەجبور بوو لە هەموو لاوە حتى قسمك ران كرتونا إيران قسمك ران كرتونا خارج أواني كلا داخل أو مقاومتان كرت دي بسبب أوك أو مقاومة أو ثورة هستا سياستي غلطي عبد الكريم حتى استشكم حكومتي لفاش أو هاتون استدستي فيها كان يعني أسباب أو بيكاويا أكشتم طالانيا أبر خلكان أجد ببي معنا هل سر تقاريري بيد أساس لو قدروا ظلمك جان لدرجة كيف نتواني بخوي داني شغل لأم حياتي خوي أمين لا مالي خولد أواني كسورك مجبور بن كمقاومتي أو قدروا ظلموا بعقلي أو تعدانات كان كلا سر ملة همو قال العراق بهمونا توقعنوا يعني أو استقبال قرمي كلا بارزاني كرا حتى باش يكلا خوشويستي سرتاكاني عبد الكريم قاسم سرتاكاني شورشي چواردي تموز ئەگەڕێتەوە بۆ کەسایەتی و کارکتەری بارزانی چونکە ئەو ئەفواتێکی بۆ بارزانەکان دەرکرد و بارزانی لە تاراوگەوە هاتەوە یعنی ئەمە بۆ خۆی کەسایەتی گەورەی بارزانی جۆرێک لە مەحبوبیەت و خۆشەویستی تەنانەت بە عەبدولکەریم قاسمش بەخشی بەڵام وردە وردە عەبدولکەریم قاسم ترسی لە خۆی و لە دەسەڵاتەکەی پیا کرد وای لێ هات بە چاوێکی پڕگومانەوە سەیری پارتی ئەکرد سەیری بارزانی ئەکرد سەیری ئەکرد ئەم دیاردەیە ئەم ڕووداوە بە زەرەری ناسیۆنالیزمی یا بە زەرەری دەوڵەتی عێراقی ئەکرێتەوە و پارتی متتەهەم بوو بەوەی کە حیزبێکی جوداخوازە ئێستاش ئەو ئەتیهامە لە هەموو داگیرکەرانی کوردەوە ئاڕاستی کورد و بزوتنەوەی نەتەوەی کوردی ئەکرێ یعنی ئەتیهامێکە ئەنجا مشکلە ئەوەیە تۆ کە متتەهەم بووی بۆ ئەوەی بژی پێویستە بیسەلمێنی کە جوداخوازنیت پارتی عاقلانە تەعاملی لەگەڵ ئەم معادلە سیاسیە ئەکرد لە هەموو ڕاپەڕین و بزوتنەوەکانی ناو عێراق بەشداریە کرد لە میتینگ و لە کۆبوونەوە و لە خۆپیشاندانەکانە بەشداری زۆر جددی ئەکرد و قوربانیشی ئەدا هەموو ئەمەی بۆ ئەوە ئەکرد کە بە ناسیۆنالیزمی عەرەبی بسەلمێنێ بە دەسەڵاتدارانی عێراقی بسەلمێنێ کە بزوتنەوەیەکی شۆڕژگێڕی نیشتیمانیە بە هیچ جۆرە بزوتنەوەیکی جوداخواز نییە. ئەوەی کە ملەتی کورد بۆی دەرکەوت لە ژیانی چەند ساڵەیدا لەگەڵ عەبدولکەریم و غەیری عەبدولکەریم ژیانی بە شێوەی پێشوو زۆر زەحمەتە و سەختە و هیچ ممکن نییە بۆیە ناچار داوای حکمی ذاتی ئۆتۆنۆمی بۆ خۆی بکات لە چارچێوەی سنووری عێراقدا بۆ ئەوەی بتوانی نەختێ بە ئاسوودەگی و سەربەستی بژیت ولەبەر ئەوەی کە منیش یەکێکم لە میلەتە و ئەو داخوازەش لەسەر ئارەزووی هەموو میلەتی کوردە بووێ منیش لەسەر ئەو ڕایەم بەرزانی لەناو خەڵکا ژیا بوو لەناو خەڵکا گەورە بوو چەوسانەوەی زۆر بینی بوو مەعاناتی خەڵکی بینی بوو بۆ خۆی مەعاناتی چەشت بوو بنەماڵەکان زۆر مەعاناتیان چەشت بوو ئەمجا تەریقەتی نەقشبەندی کە بارزانەکان لە زووەوە تەبەنیان کردووە تەریقەتێکە هەمیشە لەگەڵ هەژار و کەم دەرامەت و مەزڵومایە هەرگیز لەگەڵ زاڵمان نەبووە تەنانەت تیرە و تایەفە و عەشایەرەکانی تر کە ئاغا سەرکردایەتی کردوون یا شێخ سەرکردایەتی کردوون کە یەکێکیان لێ بتۆرابە زوڵمی لێ بکرایە لە شوێنی خۆی لە ناو عەشرەتی خۆی پەنای ئەبردە بەر بەرزانەکان بەرزانی لە باوەشی ئەو واقعەیە گەورە بوو لەبەر ئەوە پێشمەرگەی بە
کوڕی خۆی ئەزانی بە برای خۆی ئەزانی یعنی جارێک شەید سامی عەبدوڕەحمان گێڕایەوە کابرایەک کەروبارێکی بێ بارێ تووتن بە قاچاق یانێ نازانم بچێ بێ لە گۆمرک پێشمەرگەیەک لێ دێتە دەست و سوتەفاوەمێ ئەکەوێتە بەینان و زلەیەک لە کابرای تووتن فرۆشەدا ئەمجا دینارونێوێکیش ئەو بۆ دینارونێک بۆ ئەو کاتە دیارە زۆر بۆ دینارونێوێکیش گۆمریکی بە ناوی گۆمریکی لێ ئەسێنن سکاڵای کابرا سکاڵاکە گاتە بارزانی نەمەر بارزانی بانگێکە ئەڵێ کوڕم مەسلەکە چۆن بوو کابرا حاڵ و حکایەتەکەی بۆ گەڕێتەوە لە قوربان ئاوا بوو ئەڵێ باشە تۆ ئەو پێشمەرگانی کە غەدرەکەیان لێ کردووی ئەناسیتەوە بیان هێنانمە ئێرە ئەڵێ نەوەڵا قوربان نایان ناسمەوە دا ئەڵێ وەرە ئەوە دینارونیوە ئەوە 3 دینار لە جیاتی دینارونیوەکەت وەرە لە جیاتی ئەو زلەی لە تۆیان داوە زلەیەک لە من بە بەرزانی ئاوا بوو ئاوە خاچی بوو لە ناو خەڵکە ئەژا بەرزانی خاوەنی ئەم قسەیە کە شانازیە پیا و خزمەتکاری ملەتی خۆی بێ هەموو کەسێکی بە ملەتی خۆی زانیوە هەموو نیشتمان پەروەرێک و نەتەوە پەروەرێک لای بارزانی وەکو خۆی تەمەشای کردووە هانی بە چاوێکی زۆر گەورە و بە ڕێزەوە تەمەشای کردووە لەبەرەوە هیچ سیر نییە بارزانی بەو حەدە خاچی بێ چونکە خاچیانە پەروەردە بوو خاچیانە ژیاوە قوتێکی وەش نەبووە خۆی ڕابگری مقابلی ظالم کە حتا دەنگەکەی خۆ بەڵام ئەمڕۆکەنی ئەوە وەبزانم هەیە و دەنگیش بە هەموو جێگا گەیوە ئەمەلمان وایە کە حکوومەتەکانی خارجیش موجبی قوانینی بینە دووەلی ینی ملەتی کورد بیگەینە ئەمانەتە کە بەمانەکەن ببیتن لە دەستی ظالم و خیانەت و ئەمەل لەگەڵ شعبی عراقیش ئەوەیە کە چۆن زەرەر لە ملەتی کورد ئەکەن و لە ملەتی عەرەبیش ئەکەن پێکەوە تەفاومکەن حکوومەتێکی خێر بینەسەر بارزانی پیاوێکی لێبر نەبووە یەکێک لە عاملە نهێنەکانی ڕێکەوتنامەی 11 ئازار لەلایەن حکوومەتەوە حکوومەت بە خەیاڵی خۆی داینابوو ئەو کاتانە جەلالی و مەلایی هەبوو جەلالی و مەلایی دوای یەک ببڕنەوە بەڵام بارزانی تەجاوزی ئەو حاڵەتەی کرد دەستی حیزبی بەعسی خوێندەوە بە قەرارێک لە سەرتاسەری کوردستانە منعی کرد کەس دەچی بچێتە خوێنی کەس یعنی ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر شەخصی و زۆر گەورەیە بۆ خودی بارزانی ئەمە بۆ خۆی دلیلی ئەوەیە کە زۆر دژی خوێن ڕشتن بوو یعنی بارزانی لە وەختێکە ئەو ئەفواتەی دەرکرد ئەو لێبوردەیی نواند لە کاتێکە ئەیتوانی خەڵکانێک بگرێ و تەنانەت ئەعدامیان بکە هەموو کوردش چەپڵی بۆ لێبە بەڵام بارزانی لەوە وریاتر و دووربینتر بوو کە خوێن بکەوێتە بینی ڕۆڵەکانی ملەتەکەی خۆی چونکە ملەت یا ڕۆڵەکانی ملەت کە خوێنان کەوتە بین بە ئاسانی ساڕەژ نابێتەوە و برینانە برینی قورسن بارزانی خوێندنەوەیکی زۆر واقعیانەی بۆ دیاردە و ڕووداوەکانی کوردستان بۆ کۆمەڵگەی کوردی هەبوو ئەمە یەکێک بوو لە عاملەکانی سەرکەوتنی وەکو ڕابەری شۆڕش
یادکردنەوەی گەورە پیاوانی ملت پێم وایە ئەرکێکی نیشتیمانی نەتەوەییە. ملەتێک کە نەتوانێت شانازی بە گەورە پیاوانی خۆیەوە بکە پێم وایە شایستەی ژیان نییە. بارزانێ وەکو عەرزم کردی لە سەردەمێکی زۆر داخراوە ئەژێ. لە سەردەمی بارزانەیە دنیا زۆر گەورە بوو، وەکو ئێستا نەبوو بوو بە گوندێکی بچووک. بارزانی لە هەموو تەمەنیا نەیەتوانی مەسەلەن بەرپرسێکی زۆر گەورەی دنیا ببینێ. لە واقعێکی زۆر داخراوە ئەژیا، بەڵام لەو واقع داخراوەشە توانی دەنگ و ڕەنگی شۆڕشی کورد بگەێنێتە عالەم. بارزانی خوێندنەوەیەکی هەبوو بۆ هەردوو بلۆکی ئیشتراکی و بلۆکی ڕاسمالی. خوێندنەوەی بارزانی وابوو بلۆکی ئیشتراکی ڕەنگە نەتوانێت بەردەوام بێ. هەستی ئەکرد نەفەسی بلۆکی ئیشتراکی زۆر کورتترە لە بلۆکی سەرمایەداری. بۆیە هەوڵی ئەدا تەوازونێک لە بینی ئەم دوو بلۆکەیە ڕابگیرێ. بەڵام هەستیشی ئەکرد خوێندنەوەی ئەوەشی هەموو کە ئایندە بۆ ڕەسمالیەتە نەک بۆ سۆسیالیزم. ئێتر ئەم خوێندنەوەی ئەو سەردەمانە دیارە ئەگەر لە سەردەمێکی ترا بواە، لە واقعێکی ترا بواە، لە هەلومەرجێکی ترا بواە، ڕەنگە خوێندنەوەیکی جیاوازتری هەبواە. بەڵام بە بۆچوونی من خوێندنەوەی ئەو سای بارزانی ئاوا بوو. پەیوەندی بارزانی پەیوەندیەکی جەماوەری زۆر فراوان بوو. عەرزم کردی بارزانی حیزبی بە هەدەف نەئەزانی، حیزبی بە وەسیلە ئەزانی. بۆیە کۆمەڵێک ڕاوێژکاری هەبوو هیچیان پارتی نەبوون. مەسەلەن عسمەت شەریفوانلی، مەسەلەن دکتۆر کامەران بەدرخان، مەسەلەن موحسین دزەیی. موحسین دزەیی پارتی نەبوو، بەڵام ئەمانە و خەڵکی زۆری دیکەش کە ڕەنگە من ئێستا ناوەکانیانم لەبێر نەبێ، بارزانی ئیستیشاری بە هەمویانە کرد. بارزانی پیاوێکی ئەوەندە خاچی بوو جۆی لە قسەی مناڵەکەش ئەگرت. یعنی خاچەتی بارزانی یەکێکە لە سیفەتەکانی قائد. قائد ئەگەر خاچی نەبێت ناتوانێت قیادە بکە. ڕێکوتنامەی هەنگسای ئازار بە درێژایی تاریخی سیاسی کورد تاقە وەسیقەیە کە لەسەر دەستی بارزانی و لە شۆڕشی ئەیلولا بەدەست هاتووە. ئەم وەسیقەیە هی ئەوەیە کورد دو حرفی لەبەر بێ، بتوانێت مناقشی بکە، بتوانێت ئەگەر فراغێک لە بینی مادەکانی هەیە بە نەفەسی ئێستا پڕی بکاتەوە. یعنی ڕێکەوتنامە 11 ئازار بۆ کورد وەرچەرخانێکی زۆر گەورەیە. یەکێکە لەو دەستکەوتانەی کە عەرزم کردی بارزانی
ئەوەنەی پاراستنی دەستکەوتی بەلاوە مهم بوو دەستکەوتەکەی بەلاوە مهم نەبوو. یعنی یەکێک لە بۆچوونەکانی ئەوەیە مەرجە کە شتێکت دەستکەوت یا دەستکەوتێکت بەدەستێنا بیپارێزی. پاراستنی دەستکەوتەکە زۆر مهمە. ئێستاش کورد ئەبێ لەسەر بنەمای ڕێکەوتنامەی 11 ئازار دەستکەوتەکانی ئێستای بپارێزێ. ئیستفادە لە چۆنێتی پاراستنی دەستکەوتەکانی ڕێکەوتنامەی 11 ئازار بۆ ئێستا بەنەفسی ئێستا و بەنەفسی ئایندەوە بکە. ئەوانە خائینن خیانەتیان کردووە لە شعبی کورد و لە شعبی عەرەب. یعنی سیاسەتێکی زۆر غەڵەتیان هەیە، نەبوو عەرەب ڕاستە نەبوو کوردیش ڕاستە. یعنی خۆیان ئینسانی مزر و وەکو ئەوانە لێرەدا ظالم و غەدار و تعەدا لەسەر هەموو کەسێکن. ئەوانەش نەقدی ئیتیفاقی ئازاریان بەو شتانە زۆر جاریان کردنە ئەو هەر ئەوە زۆر جار بوو. بەڵام ئێمە هەر تەحملمان کرد لەبەر خاتری شعبی عەرەب عام. بۆ خاتری کورد و عەرەب ئێمە یعنی تەحملمان کرد و وەکو ئەوان کە خیانەتیان کرد ئێمە خیانەتمان نەکرد. کورد دژمنی زۆرە، موامەراتی گەورەشی لەسەرە. ئیشش بۆ واکرێ ئەحساسی قەومی ئەم نەتەوەیە بسڕدرێتەوە، زەربی سفر بکرێت. یعنی بمانوێ نەمانوێ ئیش بۆ ئەما کرێ. داگیرکەرانی کورد نەخەوتون، ئەوانش بۆ خۆیان ئیشەکەن وەکو چۆن ئێمە ئیشەکەین بۆ خۆمان. گەنجی کورد پێویستە مێژووی خۆی بخێنێتەوە، پێویستە پند لە مێژوو وەرگێت، چونکە با گەنجەکان دڵنیایان ئەکەمەوە ئەوەی پند لە مێژوو وەرنەگرێ جوغرافیا ئەدۆڕێنێ. لە زۆر مەرحەلەیە ئێمە ئەمەمان بەسەر هاتووە، پندمان لە مێژوو وەرنەگرتووە، جوغرافیامان دۆڕانووە. جوغرافیامان بە حەدێک دۆڕانووە شێوەکارێک بێوێ پولێک دروستکە و خەریتەیەکی ئێعتراف پێ نەکراو لە پولەکەیە دابنێ، قیامەت ڕابێ لە لای داگیرکەرانی کورد. لەبەرەوەی پندمان لە مێژوو وەرنەگرتووە، بۆیە ئەمە ڕۆئەدا. ئەجنا ئەو کەسەی کە لەبەر پولێک نەخشەیەکی ئێعتراف پێ نەکراوی لەسرە گەڕی گرتووە، بۆ خۆی خەریتەیەکی ئێعتراف پێ نەکراوی هەیە، نیوەی عالەمی گرتووەتەوە، ئەڵێ ئەمە خاکی ئێمەیە. بۆ خۆی ڕەوایە، بەڵام بۆ تۆ شێوەکارێک کە ئازادە لە کوردستانە ئازادی گزارشت و دەربڕین و ڕەئی هەیە. یعنی حسابی ئەوە ناکە ئەمە ڕەئی شێوەکارێکی ئازادە.
من پێم وایە تعددی حزبی لە کوردستانە تعددیەکی دەستکردە طبیعی نییە، خۆڕسک نییە. حیزبەکانی کوردستان سەیری پەیڕۆ پرۆگرامەکانیان کە یەک پەیڕۆ پرۆگرامە، یعنی ئەگەریەکی کە لە زمانە مەسەیتر بێ هەموو پەیڕۆ پرۆگرامەکان بێنێ داڕێشێتەوە یەک پەیڕۆ پرۆگرام. بەداخەوە هەندێک کەس ئیش بۆ قوڵکردنەوەی ئەم حاڵەتاکەن. باش من باوەڕم بە فراحیزبی هەیە، بەڵام فراحیزبی ئەبێ لە خزمەتی یەکخستن و یەکگرتنەوەی قەوارەی کوردی بێ. هەر حیزبێک لەگەڵ یەکخستن و یەکگرتنەوەی نەتەوەیی نەبێ، بە قەناعەتی من هی ئەوەیە نیشانەی پرسیارێکی گەورەی بخەیتە سەر. یەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئێمە لە قال و بەلاوە نەبوونی خیتابی سیاسی یەکگرتوو بووە. تۆ لە ناو خۆت و لە ناو ماڵەکەی خۆتا هەر کێشەیەکت هەیە کێشەیە، بەڵام کە خەتەرە خارجیەکە ڕووی تێکردی ئەبێ و کێشانە تەجمیدکەی. تەجمیدینەکەی هەر لایەک تیا ناچێ، هەموو لایەکە تیاچێ. جاران لە کوردەواریە لە ناو عەشایەرە، عەشایەری کورد تاوەکو ئێستاش ئاساری دژمنداری بینی خۆیان هەر ماوە کە خەتەرێکی خارجی ڕووی تێکردن کۆ ئەبوونەوە بەردێکی گەورەیان ئەهێنا، ئەیانوت هەرچی کێشەمان هەیە، هەرچی دژمنایەتیمان هەیە ئەخینە ژێر ئەم بەردە تا خەتەرە خارجەکەمان لە کۆڵە بێتەوە. کە خەتەرە خارجەکەمان لە کۆڵ بێتەوە بۆەوە دژمنایەتێکی خۆمان ئەەکەین. مەظلومی ئێمە میلەتێکی مەظلومی، ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆست. Elle dit nous sommes un peuple opprimé, nous n'avons pas d'animosité contre le peuple du monde. Nous sommes des amis de tout le monde. En général, nous voulons être amis du peuple du monde en général.